لە کەرکووک چی ڕوودەدات؟ تورکمان و عەرەبەکان چۆن ڕوبەڕووی پارێزگارە کوردەکە دەبنەوە؟ هەموو پێکاتەکان بە کورد و عەرەب و تورکمانەوە پیرۆزە لە هەموو لایەک. شەوی ڕابردوو دوای 7 ساڵ جارێکی دیکە پارێزگارێکی کورد بۆ شاری کەرکووک هەڵبژێدرایەوە، بەڵام زۆرینەی پۆستەکانی ئەو شارە بۆ عەرەب و تورکمانەکان دانران. تورکمان و بەشێک لە پێکاتەی عەرەبی دۆسیەی پێکێنانی حکوومەتی خۆجیەیی کەرکووک دەبەنە دادگای فیدراڵی و هەوڵی هەڵوەشاندنەوەی حکوومەتی خۆجیەیی شارەکە دەدەن. یەکێتیش دەیەوێت بە ئامادەبوونی وەزیری داد و بڕیاردەری ئەنجومەنی نوێنەرانی عێراق سکاڵاکە بەتاڵ بکاتەوە. كما أنها خالفت نص المادة 13 ومحضر الجلسة الأولى أن تكون الجلسة القادمة. ناڕازاییەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ هەڵوەشاندنەوەی حکوومەتی خۆجیەیی کەرکووک پەنا بۆ یاسای ئەنجومەنی پارێزگا و یاسای هەڵبژاردننی ئەنجومەنەکە دەبن. ئێستا ئەو لایەنانە داوای فەرمانسالاریان کردووە تا کاتی یەکلایی بوونەوەی سکاڵاکانیان ئاڵوگۆڕی پۆستەکانی پارێزگای کەرکووک ڕابژیرێت. بەپێی پێڕەوی ناوخۆی دادگای فیدراڵی دەبێت لە ماوەی 24 کاتژمێردا فەرمانسالاريەکە دەربکرێت و ڕێکارەکان ڕابژیرێن. یەکشەتی و ئەندامە بەشدارەکانی فراکسیۆنەکانی هاوپەیمانی قیادە و هاوپەیمانی عروبە و کۆتایی مەسیحی ئەنجامی کۆبوونەوەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە یاسایی دەزانن. ئەو لایەنانە ئامادەبوونی خالید شوانی وەزیری دادی عێراق و غەریب عەسکەر بڕیاردەری ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە سەرکردەی تورکمانە بە خاڵێکی بەهێزی دانیشتەکەیان دەبینن و پێیان وایە ئەوە هێز بە دانیشتەکە دەدات. بەپێی زانیاریەکان پێشوەختە گرنتی ئەوە دراوە لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە کێشە بۆ ئەنجامی هەڵبژاردننی پارێزگار و پۆستەکانی دیکەی ئەنجومەنەکە دروست ناکرێت. ئەوەی تا ئێستا بێدەنگی هەڵبژاردووە پارتی دیموکراتی کوردستانە، هەرچەندە بە ئاشکرا بایکۆتی کۆبوونەوەکەی شەوی ڕابردووی کرد، بەڵام هیچ هەڵوێستێکی لەسەر دیاریکردنی کاندیدی یەکشەتی بۆ پۆستی پارێزگار نەبووە. لەگەڵەوەشدا لە میدیاکانیەوە ڕاستەوخۆ دژایەتی هەڵبژاردننی پارێزگار دەکات و چالاکی عەرەب و تورکمانەکان دژی کۆبوونەوەکەی شەوی ڕابردوو بڵاو دەکاتەوە. هەرچی یەکێتی نیشتیمانیە وەک دەستکەوتێکی سیاسی گەورە تەماشای هەڵبژاردننی پارێزگاری شارەکە دەکات و ئەمڕۆ لە کاتی گەڕانەوەی بافڵ تەڵەبانی لە بەغداوە مەراسیمی پێشوازی بۆ ڕێکخرا. بەڵام هەرچی بێت دۆخێکی ئاڵۆز و لالەبار چاوەڕێی کەرکووک و کەرکووکەکان دەکات، چونکە هیچ کام لە لایەنەکان نەیانتوانیوە لەسەر هیچ کام لە پرسەکان خۆیان یەکلا بکەنەوە، بەڵکو ئەوەی ڕوویداوە سەرکەوتنی بەرەی ئێران بووە بەسەر بەرەی تورکیادا.